ئەوە کاک جەمالی گورێک ئێستا هاتووە لە ڕێگەی ئەم وڵاتخانەوە دڵی مناڵەکان خۆشەکە بە بۆنەی جەژنەوە ئاوا سەرەکەون و پیاسەیان پێکات و یان هێنێتەوە و هەم خۆشی ئیسفادەکان دڵی منداڵەکان خۆشەکە. کاک جەمال چەند ڕۆژە بڵێ ئەمڕۆی هاتی لە سەعات چەندەوە لێرەی؟ وەڵی بەیانی زوو ئەلگو دەریان کردو زواتم بۆ هێنا. باشە مەبەستە چی بوو لە هێنانی وڵاتەکان؟ مەبەستم ئەوەیە دڵی مناڵەکان خۆش بێ بۆ خۆشم ئیسفادە ئەکەم ئەنجا شتی فەقیریشم هێناوی هارم نێنا هارەکان لە شوێنی خۆیانەوە بە خەڵک ئێرە نایە. ڕاست سەلامەتە بۆ مناڵەکانیە؟ سەلامەتە شتی غەڵەت ناکەم. دەی باشە لەش ساغ بێخۆ بەڕێز حورمەتمەیە بۆ تۆی بەڕێز و بۆ ئەو برادەرانە بەڕێزی زۆر زۆر سپاس.